شوێنی سیارەشنە بچم پێیان بڵم سلام علیکم. وڵی کاکە گیان یارمەتی من بەشم ئەو سیارە لا بن ئەمەوێ دەرچم. سیارمەتی کەین؟ فەرموو کاکە هیچ بووە؟ ئێستا پێت ئەڵێم چی بووە؟ ئادەی کوڕینە بیبە جوان بۆم بەستنەوە. پیاوەتیم بۆ بکەیت ئێستا پێم بڵێ کچە لەکوێیە؟ بەرەڵام کە با بڕۆم نەیان بۆ ئەواتەوە بگەی دایان پیسی بێ نرخ. بەرەڵام کە با بچم بەلای کارمەوە من چوزانم لەکوێیە. زۆر جوانە ئێستا دەمیشە درێژە ئازانی پێ دەڵێم بەرەڵام کە بێدەنگ بە هەینا پیاو من وێڵ و شەیدایە کچە بووم تۆ زەجاتی لە دەستم خۆمەزانم چیلو یەکەم ئام جێگایە ئەبێ دارەمەیتەکەو بێت. بەرەڵام کە پێ دەڵێم با بڕۆم بەلای کاری خۆمەوە. پیاو کاک جەبار باوە قسەنگوی تۆ پێ بڵێم. بەرەڵام کە هیچ و گوچی بێ نرخ بۆ ناڵی و دوو گەنجە بچن بەلای ژیانی خۆیانەوە. بەرەڵام کە وەکو پێ دەڵێم با بڕۆ بەلای کارمەوە چی داوە بەستەر بنەوە. بێدەنگ بە پێم بڵێ کچە لەکوێیە؟ پێم بڵێ لەکوێیە؟ من نازانم. سامان خەمە نەبێ کاک جەبار کۆتایی پێ بێنە خەمە نەبێ با بڕۆین.